دەم باش تەماشەوانی گەلێک هێژا گەلێک بخێر بن. تەواری مە ئیرۆ بەحسی پرسێکی کرد کە پرسەنها بۆیە یەکێش وان دەستەواژان و زۆرترین ڕۆژنامەوان چاودێرین سیاسی بەرپرسێن ئەحزابان هەموو ئەحزابین کوردان بەرپرسێن فەرمی دام و دەستگەین فەرمی بکارتێنن ئەو ژی پرسا چاکسازیە گەل و چ بێتەکردن ji bo ku li Herêma Kurdistanê çaksaziyekê bingehîn bêtekirin wekû ku tê gotin. Bêguman ji bo ku çaksaziyeka bingehîn îslaheke ya am li Herêma Kurdistanê bêtekirin gelê destpêşxerî hebûne. Destpêşxeriya Celal Talabanî Serokkomarê Iraqê Sekreteriyeketiye bû cudakirina hizbê ji hikûmetê. Destpêşxeriya Mesûd Barzanî Serokê Herêma Kurdistanê. Destpêşxeriya aliyên opozisyonê şeş pakecên aliyên opozisyonê. Di niha jî de her berdewam behsê çaksaziyê tê tekirin. Hemû layînên siyasî ew ê desalatê da ew ên opozisyon ew ên ku beşeke ku ew dijî ew jî hindekê dijî ku beşê ji desalatê hemû dibêjin em xwediyên projeyên çaksaziyê li Herêma Kurdistanê gelek biryar derçûne. Biryar ser astî fermî, biryar wekû propozal wekû pêşniyar bû aliyên desalatê, bu ew aliyên ku tesîra xwe ji bo ku çaksazî li Herêma Kurdistanê bêtekirin wekû ew dibêjin ku li Herêma Kurdistanê pêwîstî bi çaksaziyekê hemalîne ji ber ku di niha de hindek dibêjin. Hindek layên dibêjin ku rewşa siyasî Herêma Kurdistanê ragirtiya çaxbestiye pêwîst çi bêtekirin. Belê berzan çî bikiret bu ew çaksazî li Herêmî Kurdistan da encam bidire. Li êsta da pirsî çaksazî zor demekî şenek li êsta da. یەکێکە لەو دەستەواژانەیە کە زۆرترین بەکارهێنەریەیە لەوانە بەرپرسانی حکوومەت لەوانە پارتیەکانی دەسەڵاتدار پارتیا ئۆپۆزیسیۆنەکان چاودێرەکانی ڕەوشەکە ئەڵێن لە ئێستادا پێویستە لە کوردستانە چاکسازی ئەنجام بدرێت بێگومان بێجگەلەوەشە پرۆژە بووە پرۆژە لەلایەن سکرتێری گشتی یەکێتی بۆ جیاکردنەوە حەزب لە حکوومەت پروژه مسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەسەرەوەی کە چەند بڕیاری چاکسازی دەرکرا بێگومان ئۆپۆزیسیۆنیش خاوەنی پرۆژەی چاکسازیە لە هەمان کاتدا حکوومەت ئەڵێ ئێمە چاکسازیەکەین لە کوبوونەوەی هەفتانەی حکوومەتە پەرلەمانی کوردستان چاودێرەکانی ڕەوشەکە بەڵام تا ئێستا هەر ئەڵێن باسێکرێن زۆر جارە ئەو خۆیان یەکتری تۆمەتبارەکەن کە بەوەی کە ئەمانە بەس حبری سەروەرەقانە و فعلەن پراکتیزە ناکرێت کە چاکسازی لە کوردستانە بێتەکردن لە ئێستادا کە گوتوبێش لە بینی پارتیە فەرمانڕەوەکان و پارتە ئۆپۆزیسیۆنەکان ئەنجام داراوە بە تایبەتی لەوەی کە ئێستا سەردانی دوایی کۆبوونەوەی هەر سێ سەرکردەی ئۆپۆزیسیۆن لەگەل لە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان دواتر سەردانی جێگیری سەرۆکی پارتی و جێگیری سکرتێری یەکێتی بوو لای دوێنێ لای عەلی باپیرەملۆ لە لای محەممەد فەرەج ئەمینداری گشتیە گرتو بەوەی چون چاکسازی بکرێت بەڕێزان پێتان وایە چاکسازی ئەو هەموو پرۆژە بۆ چاکسازی هەموو پرۆپۆزاڵە بۆ چاکسازی دەرچێت ئەوە بەس نییە ئەگەر ئەمە پراکتیزە بکێ فعلەن چاکسازی ئەنجام ئەدرێ ئان ئیرادەیەکی بەهێز لەلایەن سەرکردەکانی کوردەوە نییە بۆی ئەم چاکسازی بکرێت ئان زەمینە سازی نییە بەڕێی ئێوە ئەمە چییە بە تایبەتی لە دوای خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتیشە دوای ئەوە کەوتی چاکسازی ئەنجام دەرێت هێستا هەر ئەڵێن ئەنجام ئەدرێ پێتان وایە ئەنجام دراوە یان نا بەڵێ یەکەم پەیوەندیش هەرێم لە کەرکووک کاکەریم فەرموو ئەم کاتت باش سەرچاوم دەستخۆشی بەرنامەکەت لە یەکەم بەڕاستی تەوەرێکی جوان هەڵبژاردوو سوپاس بەڵێ وەڵایی دەربارەی چاکسازی لە هەرێمی کوردستان بەڕاستی هەنگاوی باش لێراوە هیوادارم ئەو هەنگاوانە بەردەوام بێت چونکە بەڕاستی گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان ئەوە شتێک بوو لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پێشنیارکرا و بەڕێزمان جەلال کە دانیشتنی لەگەڵ نەشیرا مستەفایە کرد بۆ گەڕانەوەی دەستور ئەوە شتێکی زۆر زۆر باش بوو بۆ من وایە بینم ئەو گەڕانەوەی دەستور ئەم چاکسازی هێناوە دەبێشەوە چونکە دانیشتنی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن کارێکی باشە حتا زووتر بکرێت هەرەبێ بکرێت بەڵام زووتر بکرێت باشتر لەوەی تاخیر بکرێت بەڵێ کاکەریم بێگومان پرۆژە دەستوری هەرێم نەگەڕاوەتەوە بۆ پەرلەمانی کوردستان تا ئێستا بەڵێ بەهەرحاڵ پێشەوە لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتەوە باش کاکاکان سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سوپاس قوربانجان وەڵاهی حکوومەت هیچ نیەتێکی نییە بۆ چاکسازی چونکە گەر نیەتی هەبێ بۆ چاکسازی ینی دوای ئەم هەموو کۆبوونەوە و دانیشتن و خەڵک داواکاری ینی بە حەقەت هیچیان نەکردو تاسە هیچ هەنگاوێک نەبوو چونکە هەنگاوە بێ لە ئەمری واقعا بنرێ نەک هەر کۆبوونەوە و سەروەرەق و پاکێج و خاڵ بێت ئەگەرم ئەم پرۆژەیە پراکتیزە نەکرێتەوە بۆ هەموو بەردەوام کۆبوونەوە کرێت ئەو کۆبوونەوە بە ساڵان بێگومانەوە چەند ساڵ دەرباز وار باسی پرۆژەی چاکسازی کرێ گۆتواڵی تا ئێستا ئەنجام نەدراوە بوو بۆ ئەو چاکسازی کۆبوونەوەکان کات کوشتنە دووەم شتیش ئەیانەوێت ئۆپۆزیسیۆن ڕاکێشکەنە ناو حکوومەتەکەی خۆیانەوە بەوە شەو کاتە چاکسازی هیچ بوونێشی نامێنن بەڵێ لیزا لە شاری سلێمانی فەرموو ستۆ کاگە کارێوارەوە باش سەرچاوم بەڵێ کاگە کار من پێم وایە پرسی چاکسازی لە کوردستانە ئەستەمە چاکسازی بکرێ بەڕێ منەوە خەونێکە هەر نایەتەوی دەوری سەرکردەکان لەگەڵ سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن کە کۆ ئەبنەوە دوای ئەوە هەموو کاتێک ئەڵێن
کۆبوونەوەکە ئیداری بوو سوودی هەبوو بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ئەم هەموو کۆبوونەوە ئەکرێ کۆبوونەوەی چوزام سەرۆکی پارتی لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن هەتا ئێستا هیچ دەرئەنجامێکی نەبووە چەند جاری کەس کۆبوونەتەوە پێنج قۆڵیەکان بە یاخود کۆبوونەوەکان بێت کە دوو سەرکردەی یەکێتی پارتی ئەڕۆن بۆ لای تاکتایشی ئۆپۆزیسیۆنەکان جەماعەتی ئۆپۆزیسیۆن هیچ شتێکی دەرەنجامێکی باشی لێ نەبووە پێشم وایە بڕواشم وایە هەتا حکومەت نەبێ بە حکومەتێکە گەندەڵی چیان نەمێنێ چاکسازی لە هیچ ڕۆیکی تێوە ناکرێت تەنها ڕوو ئەوەیە کە ئەبێ گەندەڵی نەمێنێ ئینجات بەنەمانی گەندەڵی دەرگای چاکسازی بەڕووی هەموو بوارەکانی تر بەڵێ سپاس دیارە لە سەی سایق فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێک باش هەموو کاتێکا دیار جێم لێتە فەرموو وەڵای لەسەر تەوەرەکەی جەنابە دەست خۆش بێت سپاس فەرموو دەست خۆشت بۆ تەوەرە زۆر سپاس فەرموو سەبارەت بە چاکسازی وەڵای بڵێن کۆ بنەوە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن دەڵێن چاکسازی ئەەکەین بەڵێ بەڵام هیچ بنەمایەکی نییە مەسیقم بە و کۆبوونەوە ئۆشتانە نیە و چاکسازیش ناکرێت بەڵێ سپاس بۆ تۆش بەختیار لە شاری سلێمانی فەرموو ئەم کاتێ باش هەموو کاتێک بەنیسبەت چاکسازیەوە لە هەرێمی کوردستانە بەڕێزەکە من باستی خۆمەکەم بەنیسبەت خۆمەوە خۆم کەرەکەم خۆمان بێعەقڵەکەین ئەگەر گوێ لەو قسەبری قوباخەرە بگرین لەبەر ئەوەی ئەوان چەند ساڵە ئەوەن چاکسازیەکەین بەڕێزی من چاکسازی بە کەسێکە لە خۆیەوە دەست پێ بکە من کاردایەکی جگەرە خۆر بووم 25 ساڵ جگەرەم کێشاوتم واز لە جگەرێنم وازم لێ هێنا ئەمە ئەوتێ چاکسازی لە خۆمە سەرۆکی هەرێمی کوردستان لە حەبەی شبات ئەوتی چاکسازی لێشخایەنەکەم ئەوە 2 ساڵ و قسوورە چ چاکسازێکی کردووە بەڕێزی من نە ئەوەوە ئۆپۆزیسیۆن نە بەرەکێتی نە بە پارتی لە هەرێمی کوردستانە چاکسازی ناکرێت ئەمە میلەت خەڵەتتاننە میلەت کەرکردنە میلەت گەوتکردنە بە یەک شت چاکسازی ئەکرێت یا ئەوە تا بەڕاست بێنە سەر خەتی میلەت و بە قسەش بەڵێ ئەحمەد لاو لیرە فەرموو هێوارە باش باشتر برایەکەم ئەگەر مەبەستیان بێ زۆر زۆر ئاسانە چاسازەکە دەکرێت بە دڵنیاییەوە و بەس تەنها یەک شت بکەن ئۆتۆماتیکیان تەواوی کێشە و گیر و گرفتەکانی کوردستان چارەسەر دەکەی ئەویش دادگایەکی باڵای سەربەخۆ و دەسەڵاتێکی ڕەهای هەبێ لێپرسینەوە هەر لە سەرۆگرا حتا کەسێکی ئاسایی ئەو دەسەڵاتە هەبێت چۆن ئەو یاسایی بەسەر خەڵکێکی ئاسایی فەقیر و هەژارێک دەسەستێ و دادگایی دەکرێت بە هەمان شێوە یاسا بۆ هەموو کەس یەکسان بێ دڵنیات دەکەم ئۆتۆماتیکی تەواوی ئەی لە ئێستادا کە باسەکرێ لە ئێستادا کە زۆر جار بەرپرسەکەم باسێکێ کە دادواری دەستگای دادواری دۆزگەری لە هەرێمی کوردستانە سەر بەخۆیە پێت وایە ئەم دەستگای وەکو پێویست سەر بەخۆ نەبێ باشە کە سەر بخۆیە بە دادگایەکی باوا دروست بێ داوای لە هەر کەسێک کرد پیشێ بەردەمی دادگا ئەگەر کەسێکی ئاسایی بێ ئەگەر سکاڵای لەسەر بەرزترین دەسەڵاتە بێت باشێ بەردەمی دادگا جوابەکانی خۆی بداتەوە وەڵامەکانی خۆباتەوە ئەو کاتی هەر کەسێک ینی پێت وایە عادی بێ لەسەر خیانەتی نیشتیمانی بێ دەسا هەر شتێک بێ ینی بە دڵنیات دەکەم کە کێشەکان سارەسەر دەبێ و گەندەڵەکان لادەچن و خەڵکێک دۆسۆزە بە خاک و نیشتیمان دەست بەکار دەبێ و هەموو گیر و گرفتەکانی کەش زنجیرێ بە دوایەکدا هەمویان چارەسەر دەکەین هەتا دادگایەکی دروست دەبێت دڵنیات دەکەم چاکسازی ناکرێت چونکە مامچە بووم کەسێک کە گەندەوە ئەمڕۆ لەسەر بەڵێ کاک ئەحمەد بەڵێ سپاس دانا لە بنەسڵاوە فەرموو ئەم کاتە باش کاکە هەموو کاتێک ڕێک مێگەلێنی وەردنیا سەنێ لەسەر تەمەەکە نیێداوای لێ برنەکەم فەرمایکە بە کورتی بەڕێزی لەم شانەیە بەرنامەیان لەسەر سەڵی ناوخۆ کردبوو لەم کاتە ناستێ لەم کاتە هەفتیارەکە باز نەشاکسازی و لێکرد پێگەشتن و کۆمەڵە لەم شتانە ئەکرێت سیاسەکانی کوردستان هەر هەمویان وا دانیشن باز لە پەیوەندی دوخۆڵی پێخۆڵی پێنجخۆڵی کرێت بەڵام لەم کاتە ئێوە بەرنامەیەکاندا بەزانە و تەنانەت مقابلەی ئەو کەساناکن کە بێسەر شوێنکراوانیان هەیە لە لای پارتی
بەڵام من مەبەستم ئەو شتە نییە خۆ من هیچ لایەنێکیان نیم بەڵام پارتیمیان یەکێتین بەڵام ئەم شتە جوان نییە تۆ لەم کاتەیە بەرنامەی دابەزێنی بەڵێ کاکی ئجازم پێ بێ من دڵنیا بە قسەی غەڵەت ناکەم نا من لە خزمەتدامە ئەو هەر ڕخنێکی هەبێ بۆ ئێمە ڕخنەی خۆت بگیرە بێگومان ئێمەش لەوانەیەکە بەرسفمان نەبێ جا بدەیت نایکە بەرسفمانە بێ دای لە بورین تەلایکی باشە من ئێستا قسەی خۆمەکەم زانم بە وەڵام ئەیکەر بە کورتی لە بەرەوە خەڵی زوور لەسەرێ لە فەرموو باشە بەستا چاو من ئەڵەم ئەگەر مقابلەتان لەگەر کەسێک کرد بەڵێ من ئەڵەم ئەگەر مقابلەتان لەگەر کەسێکی کرد کە من یەکێتی بووم قابلە لەگە پارتیەک شا بکرێت کە کۆمەڵ بوو قابلە لەگە گۆڕانێک شا بکرێت لەبەرم هەر کەسە وەڵامێکی بۆ یەکتری پێ ئێمە لەم کاتەیە باش چاکسازیەکەین جەنابی سەرۆک لەگەڵ هەستێ لیستی معارەزە دانیشتۆ کۆمونەوەی کردو و بەڵێنی ئەو شتانی پێداون و توێتی ئەم شتەی ئێوەڵن قابلی چاکساز بەڵێ کایدانا بەڵێ کاکدانا سپاس بۆ تۆ بێگومان ئێمە هەموو کاتێ بەرەزان ئەڵێن ڕەوشی ئێمە هەستیارە ئەو ڕەوشە هەستیارە ئەڵێن لە هەستکاریە لە چییە ئێمە ئەرکی خۆمانەوەکو کەناڵێکی سەرباخۆ بێگومان هەموو کێشەیەکی ئەم خەڵکە لە چ گۆشە نیگایەکە بێ لە چ ڕۆیاوەکە بێ ئێمە ئەو کێشەیە بۆ ڕایگەشتی تەڕحکەین زانیاری لەسەر ئەو کێشەیە بەڵاو بکەینەوە ئەو ریپۆرتاژەی کە ئێمە کردمان لەسەر کەسوکاری بێسەرشونکێرە ناوخواکان کە بێگومان ئەوانیش مەعاوناتیان هەیە ئەوانیش پێویستیە دەنگیان بگا ئەوانیش بە پێویستیان زانین لەم شاشە دەنگیان بگا بەرسێ بەشکەم بەرپرسان بەشکەم ئەو دوو پارتی فەرمانڕەوە لە کاتی خۆی کە شەڕی ناوخۆ لە بینیان دروست بوو ئەو ڕەوشە جارێکی دەبوو جارێکی دیکە مەسیری ئەم کەسانە ئاشکرا بکرێت وەکو ئەرکێکی ڕۆژنامە نووسی خۆمان بەدواداچوونمان کردووە ئێمە مجاملە نەهیچ لەگەڵ هیچ لایەنێکەکەین نە تەجاوز هیچ لە حەقی هیچ لایەنێکەکەین ئێمە ڕاستیەکە نەکۆخۆیە گوازنەوە سپاس بۆ تۆ شۆڕاش لە عەربەتەوە فەرموو ئەم کاتێ باش بەڕێزم سەرچاوم سەرەتا من زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم بەڕاستی تەنها کەناڵی کەناڵی پێێنێ ئەتوانێت زانیاریەکانی بەڕاست و دروستی بگەێنە بە ئێمە و هەر لەم دوو کەناڵەش ئێمە ئەتوانین بیر و بۆچوونی خۆمان سەبارەت بە مەسەلا نوکەیەکانی کوردستان دەربڕین بەڵێ فەرموو سەبارەت بەو تەوەری ئەمڕۆ دەستخۆشی لە یەکەم دیارە بەڕێزم ئەمڕۆ دەسەڵات لە هەرێمی کوردستانە بەدەست یەک بنەماڵەوەیە ئەم بنەماڵەیەش بە هیچ شێوەیەک ئیرادەی چاکسازی نییە تا سەرۆکی حکوومەت هەر پارتیە سەرۆکی هەرێم پارتیە ئایا ئەمانە ئیرادەی چاکسازیان هەیە من بە هیچ شێوەیەک بڕوان بۆ نیە ئەمان بەڵام کاک شۆڕەش ئەوان ئەڵێن ئێمە بە زۆری دەسەڵاتمان نەگرتو دەدە سەرۆکی هەرێمی کوردستان لە دەنگدانی گشتیا بۆ سەرۆکی هەرێمی کوردستان حکوومەتیش بێگومان حکوومەتە لە بینی دوو پارتی فەرمانڕەوە کە زۆرترین دەنگی کوردستانیانەوە فراکسیۆنی کوردستانی کە فراکسیۆنی زۆرینە لە پەرلەمانی کوردستان حکوومەتیان تاسیس کردووە کام دەنگدانە و دەنگدانی کە بە ئاوازی خۆیان سنووەکان پڕەکەن لە دەنگدان ئێمە هیچ کاتێک بڕۆمان بۆ دەنگدانە نییە کاکرێ بە ئاوزی خۆیان سنووەکانی دەنگدان پڕەکەن و بۆی هەتا پارتی دڵنیا نەبێت لە هەڵبژاردنەوەی باتەوە هەڵبژاردن ناکە بە هیچ بەڵێ ئەحمەد لە دۆکێ بەڵێ ئەحمەد لە دۆکێ کەرە بکە کەرم کە باشتر بووتە کاک ئەحمەد کەرم کە باشتر سەرچاوێت من ئەستە گۆدارکیم کەرم کە استخبارات کساخم بختیار سلیمان هیوی دارم هاگال دوی خوبیتن بس سروکی نبید نامیه بخوتن از باشتە ناگەشتم کاک ئەحمەدەکە دووبارە کێوێ ئەو هەواڵێکی بەشدار بێ سەرۆکی کرد زۆر بێڕێزی زۆریش ئەوان چ ڕەخ نەهەبوون بەس چ خفتنێت تەشیر نەبوون ئەم ناڵین بێرە کەس تەشیرێ بکات بەڵێ هیویدارم وای بیتن ناستی بەس گەلێک بێڕێزی کرد بێرەزی سەرچا سازکەرەوەی خۆت تەشیر نەگوتن وێراز گۆداری دەکەم بەرحال بەرزان هیچ کەسێک تەشیر نەکرد دنهان هێڤە لەڤەر سیستەمێک هەیە هەر کەسێکی تەشیرێ بکە نەک سەرکردەیەکێ کەسێکی زۆر ئاساییژێک بێگومان ڕێ پێ نەدایە ئەمە بەرین و کە بێگومان سەرنجە خاڵی سەرڤەیەکی گوتی عومەر لە چاق قوڕنا فەرموو سەرچاوم فەرموو خاڵکە بۆ ئاڕژبووینە هەمووی کەسێکیان گەشتبووین نییە بەڕێ تۆ بۆ هەمویان ڕژبینونە کۆتواڵی وڵی وەزانم هەر بۆ خۆیان دڵیان ڕۆشە دەناویست گەشتبینی ڕژبینی بەرحال سەردا لە شاری سلێمانی فەرموو ئێوارە بەش کاگاکات سەرچاوم دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس کاگ ئاکارێ من زۆر ڕژبینم بەو کۆبوونەوانە بڵێ دەبەرچی ڕژبینم لەبەر ئەوەی سەرۆک بەرزانی کاتی خۆی عێراق کە ناگەشتە یەک دانوسا مایەوە ئەمریکا پێی حەل نەکرا ئێران پێی حەل نەکرا سەرۆک بەرزانی توانی حکوومەتەکە دروستکە بەڵام ئیسەکان ئۆپۆزیسیۆن نایە حکوومەت ئەم ڕێکەوتنە ببێت لەبەر ئەوەی ئەوان توانی دەسەڵاتن هەتاوەکو دە دەورەی کرد دڵنیا بنەوە کە بە حیاتی نایبنەوە هەتا ئەو کاتە ئەوان
نانی ڕێکەون بە حیاتی دەژبین بۆ دەستخۆشی بەرنامەکەی بەڵێ مام هەژار لە سلێمانی فەرموو دەست خۆش ببراکەم جۆلەدەنی منە بەڵێ بەڵێ جێم لێتە فەرموو باش سپاس من وڵا هەرەوەڵە مەڵم چاکسازی کە بڕیارەکرێ بڕیارەکان ئەتوان جێبەجێکن با من دوو نمونی بچووکە بۆ بێنمەوە لەم هەفتەی پێشوە وتیان ئەو تێ ئەو زیاکەین لەسەر ماڵان یەک هەفتەی پێرە و تەطبیق بوو من لە ماڵ نەبووم خانەکەم 160 مەترە 244 متیانوسی و 20,000 بواتەوە یعنی بۆ پارە پیاکردنەکە بە هەفتەیە بڕیارەکە تەطبیقەکەن هەمومان ئەمەمان بین وای یان نە یان ئەوە تا بۆمەی نووسنگەی خانوبەرە لە 150,000 کام ساڵ باران زیاتر باریوە لە پار و لە پێراریش بەڵام کەی ئاوەکە ئەسەن مەبەستم چیان بەستم وەیە بڕیار ئەبێت جێبەجێ بکرێ ئەم بڕیارە چکە لە بەرژەوەندیە جێبەجێ کراوە بۆ مەسەلەی چاکسازیش من پێم وایە چاکسازی بەلایەنە دەسەڵاتدارەکانەکرێ ئۆپۆزیسیۆن بەدەتوانە زەخت بکە ئێستا خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی هاتۆتە پێشەوە کە من ئەمەلێکی باشم بە یەکێتی هەیە کە بتوانێت مل بە پارتی باکە چاکسازی کا بەڵام چاکسازی هەروە کارێکی ئاسان نییە چکە بە چاکسازیکردن ڕەنگە کورسەکەشیان بکرێتە لەقا ئیتر لەگەڵ ڕێسما من پێم وایە چاکسازی کە بڕیارێکەکەی ئیلا ئەبێ زەختی میلەتی لەگەڵا بێ من پێم سەیرانی ئەم پێمە بڕازانم کاتم زۆر گرت میلەتێک بۆ زۆر شتی سیاسیەتە سەرجادا بەڵام بوون منە دەرمانی ئەکسپایرێتە ئەم وڵاتەوە خەڵک تووشی سەرەتانە بێن نایەن خواردنی ئەکسپایر ئەڵێ ئەوەنە چەند خواردنمان سووتان ئەکسپایر بوو لە مەرجی فلان شوێنەوە هاتە ناو باشم خەڵکە بوو نایە سەرجادە بڵێ خواردنی خراپمان دەرخواردنێن یعنی خەڵکە ئەبێ خۆی زەختێ دروستکا و لەگەڵ ڕێزم زۆر سپاس مام قەدر لەو لێ فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێک تخوا بڕێکمەکانم بدا یەکەم شت دەبی پێشەوەی چاکەسازی بکرێ ئیتیفاقەکی بکەن ئەوانەی کە محاسبە دەکرێن هیچ حزبەکی سیاسی لە کوردستان وەریان نەگری مستەقبەلەن بفتە ڕیکلامە سبەینێکە بیقۆزنەوە بیبەنە خلای خۆیان ئەوە لەلایەک دوایە لزەی دەزە هەدەست پێ بکە ڕقابەی مالی دەست پێ بکە کارەکانیان ئەنجام بدرێ و لیستەیەکیشدا بدرێ بۆ ئەوەی بتوانی ئەو قرارانەی کە هەیە بە نسبەت چاکەسازی تەنفیزی بکەن و کەسی دەستێ وەردەداتن و عنصری ثقەش دەبی مەوجود بی ئەگەر عنصری ثقە مەوجود نەبی لە نەحبەینی معارەزە و ئەو حزبانەی کە ئێستا لە کوردستان و خاصەتەن یەکێتی پارتی ئەگەر ثقە مەوجود نەبی بەڕاستی کارەکە ئەنجام نادرێت ئەگەر ثقە مەوجود بی ئەوانە احترام بەڵێ بەڵێ هێژان بێگومان لە ئێستادا لیژنەی نەزاهات لە پەرلەمانی کوردستانەیە گەلەی لجانیتر هەیە لیژنەی چاودێری دارایی کاروباری دارایی ئابوووریە پێم وایە گەلێک ئەو لیژنە نەبێت تا ئێستا بێسەروکین زۆربەی بە تایبەتی لیژنەی نەزاهات ئەندامانیان دەستە کارکێشەوە باسیەوەکەن کە ئەم لیژنە تەفعیل ناتوانانی شێخی وەکو بە باشی جێبەجێ بکە هەروە باستەوەیەکی کە چاودێری دارایی لە هەرێمی کوردستان تا ئێستا نییە تا ئێستا سەرروکیان نییە سەرروکیان دەستنیشانکردنی سەرروکیەکی بەرپرسێک بۆ ئەم دەستگا چاودێرە تا ئێستاش لەوێ ناکۆکیە لە بینی حەزابەکانێکی کامیان هەڵبژێرن کامیان هەڵ نەبژێرن بێگومان باسی دەوەشێکە کە تا ئێستا لە هەرێمی کوردستان وەکو زۆر جار باسێکیان گەندەڵی هەیە و کۆمەڵێکی تر تا ئێستا بەرپرسێکی نەداوەتە دادگاهانە تا ئێستا بەرپرسێکی باڵا لەسەر ئەو هویە دەرنەکراوە دەستی لە کار نەبەردەوە بوو لە هەرێمی کوردستان ئەم ڕەوشایە ئایا فعلا گەندەڵی نییە ئەوە باسێکی شتێکی زۆر کەمە ئان فعلا هەیە بەڵام بەرپرسەکان فعلا بەدوا دەچوونێکی جدی نییە دەستگای دادوەری لە هەرێمی کوردستان وەکو چاودێرێکی مطلق بێلایە نییە لە مەسەلەیە بەڕێوە چوونە نەشوان لە ئاکری کەرم کێ ئەلۆ بەڵێ باشکاکە زۆر سپاس دەستخۆشە باناسی دەکەم گەلێک سپاس کەرم کێ ئەسەکو کوردێک بەڵێ بە بنەمارە بە قوربانی بنەمارە سەرۆکی بە قوربانی کوڕێ سەرۆکی قۆڵراو بم دەستخۆش لە بانامی دەکەم بێگومان تووشی ئازادی چاو سەرنجەخۆنی شام دەی حەمید لە هەولێرەوە فەرموو ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە هەموو کاتێکت دەستخۆش بۆ تەوەری بەرنامەیتە زۆر سپاس بەڕاستی ئەو مەسلەی کە جەنابەت باسی دەکەی باسی چاکسازی ئێمە دەبێت بابەتیانە لەسەر ئەو مەسەلانە بدوێن ئەو مەسلەی چاکسازی پێویستی بە ڕازگۆیی هەیە ئەگەر ڕێگەم پێ بدەیت لە دوای ساڵی نەوەتەوە لە دوای ئینتیفاضەوە کورتە نامیرکەیەکی نیمچە قاچاق دەرچوو 30 ساڵ خەبات و وڵاتێکی ئێران وازام نووسەرەکەی هیکەریمی سەعید مەسیفی بوو باسی لە شەڕی ناوخۆی حیزبە کوردستانیەکانی دەکرد لە شاخ ئەو ناوی لە ناو سەرڕەزرفانەی حیزبە کوردستانیەکان دیارە بابەتیانە قسە دەکەم ئەو ڕووداو نوێژووە دواتر هاتینەوە حکومەت و پەرلەمانمان دروست کرد هەڵبژارنمان کرد پارتی پەنجاوێکی نایە یەکێتی چلو نوێنە قبوڵیان نەکرد کردیانە 50 دوو ئیدارەی سەقەت
دیارە برادرانی یەکێتیش قسەی خوارێ لەو بارەیەوە بەڵام پارتی بردیەوە قبولی ئەوان نەکرد بەڵام دواتر شەڕی ناوخۆ دیرسا یەکێتی یەکگرتو کۆمەڵ پارتی یەکێتی هەر هەمومان بە تاقی کردەوە دواتر هاوپەیمانی استراتیژی دروست بوو لەخوا بەزیادێ شەڕ نەما حکوومەت و پەرلەمانمان دروست کردەوە پێشکەوتنی بەرچاوەیە بەڵام ئایا لە ئێستادا پرسیارەکە چی بکرێ کاکە جوان هونەری ئیدارە بەڕێوەبردن خۆی هونەرە زانستە ئێمە دوو سەرکردەی مێژوویمانەیە یەکێکیان سەلاحەدین ئەیوبی بوو یەکێکیان ئەسکەندەری مەکدۆنی بوو هەردووکیان ڕاستە شارەزای هونەری سەربازی بوون بەڵام شارەزای هونەری بەڕێوەبردن بوون کاکە سۆرکردنەوەی دەسەڵاتەکان هەڵ بژاردەی ئەنجومەنی پارێزگاکان هەندێک لەو قەیرانە مێژوویە بە کۆتا دێنێ کاکە گیان ئەو ئیدارانە سەربەخۆ بکرێن بەڕێوەبەراتی سەربەخۆیان هەبێ بانکەکان هەروەها پارێزگاکان ئەنجومەنی پارێزگا شارەوانیەکان خەڵک بۆ خۆیان نوێنەری خۆیان هەڵبژێرن ئەو دوو ئیدارەیە دەکوژێنێتەوە بەڵام دەبێ ئیرادە و حیزبە کوردستانەکانی لەگەڵ بێ بۆ ئۆپۆزیسیۆنیشەوە بەڵێ کاک حەمید بەڵێ بێگومان کەم و کوڕەکانی خۆمان بنین کاکە بەڵێ بێگومانەکۆ جەنابەتوتی وەکو جەنابەتوتی زۆر هەڵەگرێ ئەم بابەتە تۆ بێگومان کورتەیەکی دیرۆکی لە سەرچۆنیەتی دروستبوونی دەسەڵات لە باشی کوردستانەوەتی زۆر سپاس بۆ تۆ بەڵێ هێژیان دنهادا لە هەرێمە کوردستانê çaksazî çawa bête kirin gelo di demekê de ku desteya nazahe desteya nazahe nîne li vê herêmê ya tefîl nîne li Parlemanê Kurdistanê lîjna nazahe endametê xwe ra dest kar berda gelek şwan e ez bawerim heta serokê vê desteyê jî heya niha nîne li Herêma Kurdistanê heya niha ku dibêjin her kesekê bî berpirsê nehmetekê gelekê mezin heye wî eger bîte berpirs fetrekê tedît xaniyetî çûne barasmanî û seyara û îtir parekê zor û hala heta dawiyê heta niha dibêjin ji li vê Kurdistanê projeyên xizmetguzariye pêşkêşkirinan ku pêwîstî ne dibêjin heya niha budce zêdetir dibe lê dahatê herêmê sal bu salê kêmtir dibe dahatê î sal herêmê du caran dahatê 2011 ku 2 sal serda darbaz bûn kêmtir e gelo rewşa Herêma Kurdistanê bû vî rengî ye dibêjin jî dezgehê dadwerî ya Herêma Kurdistanê dûzgerî li Herêma Kurdistanê weku pêwîst ya tefêlîne destwêrdana hezbiyayê nikare ew biryarê te ew derbike dezgehê tenfîziyê asayîş û polîs vê biryarê cibecî nakin bû rewşa vê herêmê asayê gelo emîn li sey sayek fermû کار وڵی من یەک ڕکنێکم هەیە هەفتەی پێشوو برادرە تەلەفۆنەکە بە هەموو عەقڵێکی ئەڵێ باو کەسانەی کە تەلەفۆنەکەن کەسی بازاڕی نەبن و کەسی پرۆفیسۆر و عالم و نازانم چی بن و کاکە بەڕاستی ئەم وڵاتەکە ئەم هەرێمەکە کوردستانی ناوە پێویستی بە پرۆفیسۆر و عالم و خوێنەوار بەهیشتە نییە پێویستی بە شوار کەسی بە وجدانە کاکە من یەک نمونە بۆ کابرا ئەڵەنواری هێڤارەشێ لە سەمای تەلەفۆنی کرد ئەو جوبەیە کێزێ ئەمە هەمومان خێر پێبینە حەزێکە تەلەفۆنە بیبینین لە نەوەیەک دەسەڵاتی کوردی هاتووە ئەو جوبەیە لەو کاتا ئەگەر حفتر کەوتای دەمودیانی شکا ئیسا بۆ جوبەیەکە هەموو خێر پێبینین لەبەر ئەوە سەرکردەکانی ئەوان بە وجدان بوون هەموو شتێ بە پارەگرێ من تا ئێستاش کارەباکەمان نیوە بە نیوەیە بابە ئەمە وڵاتە ینی بەڕاستی چاکسازی بە دەسەڵات دەکرێت خۆشیان ئەزان ئەگەر چاکسازی تاواکەن دەسەڵات نامێن و دەست خۆش بێ بەڵێ هەرچەندە قسەکان زۆر سەری بۆ باش تێ نەگەیشتم بەس بەرحال محەممەد لە ڕانیە فەرموو کاکە دەستخۆش بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس ئەزانی حکومەت ئەگە بڕیارەشدا لە مەسلحەتی خۆی بی یەکسەر جێبەجێ دەکا بەڵام ئەگەر لە مەسلحەتی میلەتی بی جێبەجێ ناکا هیوادارم ئەگە بڕیارەشدا لە مەسلحەتی خۆی بوو با لە مەسلحەتی میلەتیش با یەکسەر بڕیارەش داتن و ئیشەکەش لۆ منەتی بیتن باوی بڕیارەش سەری لەسەر بدا لۆ لە مەسلحەتی خۆی بڕیارەکەی لەسەرە داتن و یەکسەر جێبەجێ دەکا با لە بڕیارەش ئەگەر لەو منەتی دا باویش بۆ دواداچن بکا زوو ئیشەکەی بۆ خەڵقەی بکا و ئیتی سوپاس بەڵێ باوکی پەنا لە چەمچەماڵ فەرموو ئەم کاتەوە باش کاکە سەرچاوم دەستخۆشی تەوەرەکە لێکم بەڕاستی تەوەرێکی جوان و دەستخۆشتان لێکە زۆر سپاس فەرموو وەڵاهی کاگە کارجان بەنسبەت تەوەرەکەەوە من زۆر ڕەش بینم و هیچ ئەوە نابینم کە بەڕاستی دەسەڵات چاکسازی بکات و پێی بکرێت ئەوان ناتوانن کارەبا بۆ هاوڵاتیان دابین بکەن ئایا ئەتوانن چاکسازی بکەن وەزیری کارەبا وەزانم لە ژێرنووسراوی تەلەڤیزیۆنەکەی بەڕێسانەوە نووسیوێتی زۆربەی بەیانیان من خۆم کارەبام نییە لە ماڵە ژنەکەن بۆڵەکە ئایا ئەبێ ئەو قسەیە هیچ کوردێک بۆ خەڵخەڵەتاننی هاوڵاتیانی ینی کوردێتی بە ئێوە ئەو هاوڵاتانە هەڵخەڵەتێنێ یان ینی وەزیرێکی کارەبا ژنەکەی بۆڵەکە لە ماڵەوە بەسەرا و کارەبای یان ئێستا مۆلیدەیەکی زەخم لە بەردەم ماڵەکە دێغەر کارەبای ڕئیسیشی ببرێت ئەوان ئەگەر نەتوانن موسەی یێزەغانی پێشمەرگە و یێزەغانی ناوخۆ و فەرمانبەران یەک بخەنەوە ئەتوانن چاکسازی بکەن قەت من باوەڕێیان نیم بتوانن چاکسازی ئەگەر ئەبێ ئێمە دوعای ئەوە بکەین ئەهواڵ مامجلال چاک بێتەوە بگەڕێتەوە ناومان ئەگەر مامجلال نەگەڕێتەوە قەنەعەتم وایە دۆخی ئێستاگە لە خراپتمان بەسەر بێت بەڵێ محەممەد لە هەولێرەوە فەرموو کای محەممەد
بەڕێزەکەم کاتتان با دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان یەکەم هیوای سەرکەوتن بۆ هێنارتی ئەخوازم وەڵی چاکسازیەوە بەڕێز کاک مەڕوز بەرزانی لە هەفتەی شوبات وتی من بە ماوەی 3 ڕۆژتر دەقەکەرەکانی هەفتەی شوباتە دەمە دادگامە 3 ساڵی پێچوو دوایەوە هاتە سەر خەت وتی زمانی سووریا وسان و نازانم چی ئەو نەکوژاوە زمانە سووری چاوەکەی لای خەڵک لێبووین تێنەگەشتنیەکش هەیە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە ئەوش ئەوەیە کاکە ئەمان 250,000 کەسیان کردووە بە پێشمەرگە و چەکداریان کردووە چەکدارەکانی خۆیان ئەو بۆ کردیانە بە چەکداربووی کە سەوتیان پێدن مەسەلەی چاکسازی شتێ نییە بوونی بێ لە کوردستانەوە ناشکرێت نە بە ئۆپۆزیسیۆن نەکرێت نە بە دەسەڵات چەکرێت چونکە دەبێ ئەم خەڵک ئەم هەفتەی شوباتی کەوا دێتەوە بزانم ئەگەر بینی بێتان لە ئەنتەرنێت و سایتەکانەکە خۆپشاندانێکی گەورە بەسەرەوە لە هەرێمی کوردستان دەست پێکە ئەم جارە خەڵک ئۆپۆزیسیۆنش بەجێ لێ ئەیتر هیوادارم کەوا چاکسازی وەرە و کار ناکری هیوادارم ئەم جارە خەڵک ڕوبەڕوویان دێتەوە بە چەک و بۆ شتانە زۆر سپاس بەڵێ دوایەم ناوبەڕە بەڕێزان لەسەرمان تەواردی بەردەوام دووبارە هیچیان سەلاف لەسەر تووری کۆمەڵاتی پێیجێنارتی گەلێ کومێن لەسەروی بابەتیاتنە جوانە شکار ساڵەی ئەنووسەیە بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە حکوومەتدایە هەروەها بانە بارانی شەنووسێ هەر کاتێکی وڵاتێکی دەموکراسی و سەربەسمان هەبێ ئەو کاتە ئەتوانین چاکسازیش ئەنجام بدەین هەروەها ئامینە وەحیدی شەنووسێ پێویستە چاکسازی بکرێت بۆ ئەوەی چاکسازی ئەنجام بدرێن هەروەها شاڵاو ڕێزوەکیش ئەنووسێ کە خەڵک و حکوومەت خۆیان بە بەرپرسیار بزانن ئەرکان چییە بە دەرئەنجامێک ئەنکۆ بە دەرەیەک حکوومەت اینجا خەڵک بەڵێ بەرزان کاروانمە لەگەلە لە سەنگەسەر بەڵێ کای کارم فەرموو ئەلو کاکە کارچۆنی سەر چاوم باشی بە قوربان زۆر سپاس کاکە جان ئەوە گلەیەکەی من لەسەر ئەوەیە بۆ وەصلی ئەو دایرەی ئەو بەڵێ ئێستا من وەرەقەکەم بۆ هاتێتەوە کاکە 30,000 هاتۆتەوە بۆ من ئیشتراکی ئاوانێکی کشت و کاڵم کردووە بۆ من چیم کردووە لە سەنگەسەر وایە بەڵێ 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 کاکی کاروان هیواداری 30,000 بۆ هاتۆتەوە بەس زانم باشە منەوە پێم دەدرێ ئەوە گریمانەوە پێم درا باشە چێ پێدرێ بەڵێ کای کاران ئەو باسی ڕەوشی ئاوا کێمەش باسی ڕەوشی چاکسازیەکەن لە هەرێمی کوردستان سپاس بە سەرنجی تو سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاکە بەڵێ برای بەڕێزم من لەگەڵ چاکسازیام و من لەگەڵ لەبەرەی گەلام و لەو گەلە خۆم جیان ناکەمەوە و ئەو گەلەش مافی خۆیەتی داوای سەروەری یاسا و عەدالەت و مافەکانی خۆی بکە بەڵام تخوا من بە تۆ بەو خەڵکە ئەڵێم چاکسازی ئێمە ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین تخوا ئەو قەسابەی گۆشت ئەفرۆشێ زەمیری تایە ئەو قوماش فرۆشەی قوماش فرۆشە زەمیری تایە ئەو سەیدەلیانەی کە دەرمانەکە ئەفرۆشێ بە زەمیرەوە ئەفرۆشێ ئەو دکتۆرەی کە دەیان قەسابخانەی بە ناوی نەخۆشخانەی ئەهلی کردوێتەوە زەمیر و ئینسافیان تایە کاکە چاکسازی ئەبێ لە تاکێکی بچووکەوە دەست پێ بێنێ کە تا ئەکاتە دەسەڵات و حکوومەت بەڵام ئێمە هەمومان هەر پێویستیمان بە چاکسازی هەیە من لەگەڵ چاکسازیام چاکسازی دەسەڵات و معارەزە و هەموو لایەکمان دەست بخەینە ناو دەست بەڵام ئەو بوجەی کە دێ بۆ هەرێمی کوردستان و سەری ساڵ پاش خەتاباتی حسام بەڵێ کای سەرتیب قسەیەکی کوردیایە بەڵێ قسەیەکی کوردیایە ئەڵێن بچووکەکانیش لە گەورەکان فێری گومان لە شتە بن ئەی پێتوانی ئەمەش ڕاست بێ لە کوردستانە ڕاستە بەڵام ئەو بوجەکە دابەشەکرێ بەسەر هەرسیە محافزەکە و هەرکە بەشی خۆی ئەهێنێ بەرپرسانی ئەو محافزەیە نایخاتە خزمەتی دانیشتوانی شارەکە و دەوروبەری ئەی خۆن وەڵی خۆمان تاوانبارین خۆشمان وەڵی شخصی خۆم گەندەڵم ئێمە ئەبێ لە کاتی بەسیتەوە دەست پێ بێنێ کاتە جیهادی عولیا برای بەڕێزم تۆ سەیری ئەو بازاڕە کە بدانە چاکسازی و زەمیر و عەدالەت لەو بازاڕەی هەرێمی کوردستانە ئەبینی چی قوماش فرۆشە چی قەسابە چی ئاپل فرۆشە چی دکتۆرە چی سەیدەلیە ئێمە هەمومان بە عام هەموو شتێک مەقسوودە پێنا و پارە و گیرفان ئێمە هەر یەقەی دەسەڵات بەڵێ کای سەرتیب سپاس دەکەم بەڵێ سپاس فریاتە حاجیەوە فەرموو الو بەڵێ الو کاک فریات جێم لێتە فەرموو الو جێم لێتە فەرموو قسە بکە هەموو کاتە باش کاکە هەموو کاتێکت بەڵێ نازانم خەلەل لە چێوەیە بە هەر حاڵ زریان لە حاجیەوە فەرموو کاکەم کاتت باش هەموو کاتێکت سەرتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس بۆ تۆ بە نەزمەت تەوارەکەتەوە پێمانە هیچ چاکسازێک بتوان لە کوردستان بەئەنجام بگێڕێت کەوان لە مێژە دەسەڵاتدار نەیانتوانێت هیچ چاکسازێ بکەن بەڵێ کاک زریان
تۆ زۆربەی ئەوانەیە کە پەیوەندیان کردووە لە گەلاوانین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان ئیرادە حتا گەلێک لەن ئۆپۆزیسیۆن دەسەڵاتیش بتوانێت چاکسەزی ئەنجام بدا ئەمانەش لە چارچێ هەڵبژارنە بە دەنگی ئێوەی خەڵک بە دەنگی جادەی کوردستانی بە دەنگی هەموو شارەکان گەشتون ئەو مەرحەلەیە ئەی مادەم ئەو ئیرادە نەبێ بوو دەنگتان پێداوە وڵای ئەوە شتێکی شتێ و کەسەر تا باوەڕمان پێ بکەن بەڵام ئێستا گەینە خۆن هاتە کە ناتوان بێ شتێک چاکسازی بکەن زۆر سپاس باڵێ سپاس علی لە شاری سلێمانی فەرموو دەستخۆشیەکەم کاتە باش هەموو کاتێکت وەڵی بوونیوەکو خەڵکە بەڵاتی ڕژبینم مەزانی بەجێ ڕژبینم باڵێ نمونەیە بچکەرەوە بێن لەم ڕۆژانە کۆبوونەیە بوو لە هەولێر لەبەی وازانم لە هێن بوو یەکێتی شمالی کوردستان کۆبوونەیەکی کرد باشی هێندی کرد چەق بەستوی کرد ئەمە نمونەیەکە بۆ بێنمەوە وتی ئەمەدا چەق بەستووە و هێواداری چاک بێ و ئەبێ چاک بێت هەر بۆ شەوە هاتنە سەر تەلەڤیزیۆن ڕەدیانداوە ئەمەدا چەق بەستوو نییە دا باش ئەوان چەق بەستوویەکیان پێ قبوڵ نەبێ ئەی چاکزیان چۆ پێ قبوڵە بەڕاستی من ئەڵێم پارتی بەی شێوەیە کەسی قبوڵ نیە و چاکسازی ناکا کار چونکم ئەو کەلیمەیەکی قبوڵ نەیە کە بڵێ ئەمەدا چەق بەستووە بەڵام کاکەلی لە کوردستانە یەکێتی شاوبەشە لەگەڵ پارتی لە دەسەڵاتە بە 50-50 حەزابەکانی تریش لە ناو دەسەڵاتانە بێجگە لەوەش ئۆپۆزیسیۆن هەیە مەکینەیەکی زەبەلاحی ڕاگەاندن هەیە کەوادریان هەیە کۆتەلایان هەیە لە پەرلەمانی کوردستانە ئەی ئەمانەش بوو هەوڵ نادەن بۆ ئەمە بەڕای تۆ ئەن هەوڵ نەدەن ئێمە بە زۆری هەل لە کەڵانگەز ئاگامان لێیە چ محاولەیەکیان کردووە چه هەوڵێکیان داوە بەس گوێیان لێ ناگرن بەڕاستی بە قسەیان ناکەن کاکە کار خۆی من هەمومانەدا هەموو میلەت دەزانێت کاکە بەعزێک کەس ڕێزم هەیە بەڕاستی خۆی خەڵەتێنێک ئەڵێ ئەمە چاکسازی ئەکرێ وەڵا ئەمان ئاواکەن و ئەوە خەڵک وایە بەڕاستی هەمووی لای دەسەڵات ئەمڕۆ بتەوێ نەتەوێ دەسەڵات ئەمڕۆ پارتیە بۆ پارتی هەیە کەسی قبوڵ نییە و چاکسازی بە بۆچوونی من ناکرێ و دەستخۆش پێکەم باڵێ سپاس هوشمان لە سلێمانی فەرموو باشی کاکە کاتیان زۆر سپاس تۆ نووسیتە چی بکرێ بۆ چاکسازی بەڵێ بەڕای تۆ چی بکرێ چی بکرێت سەرۆک ئۆباما کە سەرۆکی ئەمریکایە کاکە کار بەڕێی تۆ هێزی چەکداری هەیە وەکو شەخص وەکو خۆی وەکو شەخص بەڵێ وەکو ئێمە بیستمە لە چاپەمەنیا جێشێکی نیزامیە کە پێڵن جێشی ئەمریکی پێنتاگۆن وەزارەتی بەشار ئەسەد جێشی هەبوو وایە محەممەد قەزافی جێشێکی بوو ڕەبت بەخۆی بوو سەدام حوسێن جێشێکی بوو ڕەبت بەخۆی بوو کاکە ئێمە نامانێت ئەومان بۆ چاکەن براواز بێنن بۆ خاتی خوا نامانێت کارەبامەوەن بۆ چاکەن کاکە وازمان لێ بێن باڵ باش هەڵبژارنێکی نەزیر بکرێ برا لە ناو حیزبەکانە 50 نەوع هێز هەیە باشە چ سەرکردەیەک جۆتیەوەکە چاکسازی دەخۆیان بکە لە 94 یەکێتی نیشتیمانی کوردستان داوای چاکسازی کرد داوای شەفافیەتی گومرگی ئیبراهیم خەلیلی کرد ئەمە ڕاستەکەیەتی هیچ شتێک لەمە واقعیتر نییە وایە کاکەکار بەڵێ بەڵێ کاکی شومان من ناتوانم لێرە ڕێی دەمی وادارم سەرنجی تۆ بۆ جادە و بەوە بەرپرسانە گەشە کە فێنن ئەوەی توالێ وایە بەهەرحاڵ سپاس سەردەش لە چەمچەماڵە فەرموو کاتتان باش دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاس کای سەردەش فەرموو برا بەڕێزەکەم لەسەر نێتی چاکسازی ئەگەر سەرکردایەتی کورد ئەمڕۆ بەوە پۆستێنەوە وە بەنەسەڵاتەوە ئەگەر نێتی چاکسازی بێنن پێما بێنێتێکی خراپ نییە و لەوە شەتاکر بێ چاکسازی بکرێ بەڵام پێم وایە من ساکێکی کۆمەڵگا پێم وایە چاکسازیەکە بگوازنەوە ناوچە دابراوەکان با لە ناوچە دابراوەکان چاکسازی بکەن با ناوچە دابراوەکان ینی واز هەنێک کۆمەڵی ئیشی حیزبایەتی بێنن با لەوانە ئێمە چاکسازی بکەن لەوەیەک بین کاکە لێرانەیە لەم شتە پارێزگایە برا بەڕێزەکەم ئەم سێ پارێزگایە ئێمە ئەگە چاکسازی شتان نەکرێت برا بەڕێزەکەم زۆر تەسیری نابێت بۆ سەرمان بن زۆرم پێ باشە کە چاکسازی بەڵێ سپاس بەڵێ بەڕێزان بەدەل ئەنووسێ کە ئەگەر سەرەکانی پاقش بۆ لێوی دەمیژی دێ چاکجێک ئەنکۆ چاکسازیژی هەبێت ئەنکۆ بلا بەرپرسێنمە گەندەڵی نەکەن ji ber ku ewa bi xwe gendalî kirê her bila ew xwejî bihêlin herwiha Amir Goranî Şenûsê her katê gendalî li manetewe katê çeksazî dikire zor wazihniye berhal komêtekey herwiha Şêrza Mustafa Nûsê بەبچوونی من لە چەند خاڵێکدا خۆی ئەبینێتەوە یەکەم یاسا سەروەر بێت پەرلەمان سەربەخۆ بکرێت بۆ جە شەفافتر بێت دەسەڵاتی نەزاهەدا بمەزرێت بێگوم ئەوە سەرنجی خۆشیە وەکو یەکێک لە وڵاتیان هەرێمە بەڕێزان هێمن لە ڕانیە فەرموو ئەلو کاکەکارم کاتت باش هەموو کاتێکت سپاس سپاس دەکەم وڵی منیش پێم خۆشەوەکۆ و خەڵکە منیش ڕێی خۆم بدەم لەسەر پرۆسی بێگومان لە خزمەتدان فەرموو لەم وڵاتە چاکسازی بەڕێی من بە زۆرێک لە زۆرەکان
بەو شێوەیە دەکرێت کە ئێمە وەکو هەرێمی کوردستان استراتیژی خۆمان هەبێ نەبین بە بەشێک لە استراتیژی تورکی یاخود استراتیژی ئێرانی لە منتیقەکەدا. یەکەم سەرنجێکم بۆ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم کە لە سایتی سەرۆکایەتەکەی کە سەربازانی تورک دەکوژن بە شەهید ناوێن دەخوێنێتەوە گەریلا قارەمانەکانی خۆشمان لە سیاکان کە شەهید دەکرێن بە کوژە و بەیانی دەکات. چاکسازی بەو شێوەیە دەکرێت دەبێت لە خودی خۆیەوە دەست پێ بکەوە. بە نسبەت حەوت کابینەمان ئێمە بەڕێ کرد تا ئێستا ئێمە ئاریشەی کارەبامان هەیە. نازانم وەزیری کارەبا بە چ حەقێک لە ڕووی دێ لە بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێ من ڕۆژانە ژنەکەم بۆڵە بۆڵ بەسەرمەوە دەکا کە کارەبامان نییە. ئێمە باشە ئەو بودجە بەلاحی کە لە بەغداد ئێمە لە 2011 و هەتا 12 5 تریلیۆن پارە بە هەدەر دراوە لەم وڵاتە. پارەی ئەم میلەتە هەمووی تەخشان و پەخشان دەکرێت، شەوی سووری پێبڕێ دەکرێت، کوڕە شازادەکانیان لە ئەوروپا پارەی ئێمە بە هەدەر دەدەن. کاکە کارجان دەستان خۆش بێ، بەڕاستی ئێوە شۆڕشێک دەکەن بۆ ئەو میلەتە. زۆر سپاس. ئێستا لێتە مەمنونین. زۆر سپاس. بەڵێ سپاس. ڕیشە لە سلێمانی فەرموو. ئەم کاتێ باش بەڕێزم. هەموو کاتێک. دەستخۆشی بۆ تەوارەکەت. سپاس. بەڕێزم یەک گەژنیارمێ ئەو دوو کەسەی کە تەلەفۆن دەکەن، یەکیان بە ناوی سەردارەوە، یەکیان بە ناوی سەرتیپەوە. بەڕێزمەوە دڵنیا بە لەلایەن پارتیەوە کاردیان ئەدرێتێ لەبەرێت کاکی ڕیشە ئێمە چ دەلیلەوەمان لەسەر نییە. ئەمە تێلەڤیزیۆنی هەمووتانە، هەمووتان ئەوە سانسۆر لەسەر هیچ حزبێک لەسەر پارتیان یەکێتیان دەمێ ئەوەندانانەوە کە پەیوەندی نەکەن. باکسەوە ئێمە پێمان باشە ئەوان بکەن، ئێوە بکەن، هەموو کەسێ بکات. لێرە بڕواناکەم نازانم هیچ دەلیلێکمان بەدەستەوە نییە، بە سەرنجی خۆتە. بەڵێ بەڵێ لەسەر تەوەرەکە بەڵێ ناکرێت چاسازی لە هەندوو بنەماڵۆ ناکرێت هەتا یەکێتی و پارتی ئەوە بکەنە ئەبێ هەروە بێت. بەس ئیشەڵڵا ئەم حەڤەی شوباتە چاکسازیەکی باشی بەدواوێ. بەس لەیان پارتیەوە برای بەڕێزم ئەوە بنەماڵەیە هەتایە کوردستان هەروە ئابێ و ئەو خەڵکە کاکە خەریکە لە برزە ئەمرێ. بەڵێ باوکی محەممەد لە زەڕایان فەرموو. باوکی محەممەد کاکە کارم کاتێ باش. هەموو کاتێک. چاکی براکەم. بەڵێ کاکە کاریان قەزەی چاکسازی با بە کورتی باسیکەن. تەنها یەک شەستە و ئەوە توانێ بیکەوە ئەتوانێ نێشیکەوە هەشت هەتا ئێستا نەیکردۆ سەرۆکی هەرێمە ئارەزی بوێت ئەیکات و ئارەزیشی بێ نایکا هەتا ئێستا نەکراوە و دانیشتن لەسەر دانیشتن ئەکرێ و ئەیکرێ بەدەمەوە. ئیتر سوپاس دا کات چی لێ نەگرم. بەڵێ بەڵێ سوپاس بۆ تۆش. شیرین زاخود گرمەیە. کەرەم کە شیرین خان. هەلو شەب باش. باشتر. بەرنامەی بەری ئەسەر بەرنامەی بۆ خەبەر تشتێکی بوو هوشمەند سلێمانیە بێژم. بەحسا ئۆبامایی کرد. گەشتێکە ئۆبامایی گەلوەر بەسانت گێرەت هەمی دەهاتی بۆ پارتی و بارزانی هەمیەیە. یعنی بەس پارتی ترێ بێدا کوردستانی دەسەڵاتە نەخێ. ئەگەر تبەرە خەب دێ چەکسۆسی دێ چای دەکرێنێ. ئۆپۆسیۆنە مە نەیە مساعدە دەسەڵاتی قانع نابێت بتشتیوانە. بۆ نمونە هەندی چەکسۆسی بکەیت ڕاقص بکەیت. هەمە تشتی یعنی شاڵە چناوەتی ئەکرێنی. اگر بینی سحنا کتی چرا که کم صحت کتی اگر دست حالات چنای که تو چی بخوانا که تو چی نبض با خدا چکسازی نه که تو چی کنگره خو گره ناده. یعنی دست حالات اوت بس اپوزیسیون حالا رافضت کت و کس نابینه اگر نمرو بکت کس دست خوشی نمرو بینه کت مرو به كتر ايه تخاري ودي اذا خلاص بتبيع سالو هناك تنازلوا بكت بس بتبيع اوبوسيون ما وصلنا فدرس بديونا سوخلام يونت وقت كي سوخلام داش دوي بيا بونه منا دانمارك پرا کاتا چی کرنه سروک دانمارک وقتی نبینای سوئد دا دما او پرا بگیره سپاسیا اپوزیسیون کر بود اول دخوازی آوام بیم ما پرا بگ بس البری وانینه هندی دا سالات بکر همه هر اپوزیسیون را رابطت کرد. بله سپاس بتجی بله اواد را لبچه فرمو کاکە کارم قاتە باش. سەرچاوم. چاش خۆڵان. سپاس کاکە ئەوەت فەرموو. کاکە کاژیان دەربارەی چەکسازی لە هەرێمی کوردستان ئەوەڵەن سەرۆکی هەرێم نا سەرۆکی هەولێر هیچ کاتێک مەسعود بارزانی سەرۆکی هەرێم نەبوو سەرۆکی هەولێرەوە من قەت بە سەرۆکی خۆمی نازانم. ئەم دانیشتنانەش هەمووی کارکوشتنە لە هەرێمی کوردستان قەت چاکسازی ناکرێت. ئەمانە بە خوێن هاتوون ئەبێ بە خوێنیش بڕۆن. يعني مسيريان لقذافي خرابتره ولا صدام خرابتره. راگوێست لە پیرەمەگرونەوە فەرموو.
ولا باش بەڕێزم سەرچاوم وەڵای منەڵەم ئەم دەسەڵات چاکسازی پێ ناکرێت لەبەرەوە هێشتا هیچ نەبوو ئێستا ئەی کاکراگەس زۆر باسی دەسەڵاتەکەن لە سیارمی کوردستان بێگومان ئۆپۆزیسیۆنیشەیە بە 100,000 دەنگیان هێناوە و زیاتر لە 30 ئەندام هەڵبژانە لە پەرلەمانی کوردستان هەیە و پێگومان دام و دەستگای خۆیان هەیە و ڕێکخستنی خۆیان هەیە ئەی ئەگەر بە دەسەڵات نەکرێت ئەوان چۆن هەوڵ بدەن کە فعلەن ڕای شەقام دروستکەن لەسەرەوەی کە چاکسازی بکرێت بەڵێ باشە من نازانم ئەو ئۆپۆزیسیۆن 6 پاکێجی پێشکەش کرد 2 ساڵ لەمەوە پێش ئەو ئۆپۆزیسیۆن بە تایبەتیش بزوتنەوەی گۆڕان چەندین پرۆژەی چاکسازی پێشکەش بەم دەسەڵاتە کردو کە بەستراتیجێکی سەربەخۆمان نەبێ با یەک هەڵبێزین بەرامبەر بەقا بەڵام ئەم دەسەڵاتە ئامادە نییە چاکسازی کە ئێستا کەمێک لەمەوە پێش کەمال کەرکوچی لەسەرەوە قسەیەکرد ئەیگوت ئێمە وەکو پارتی بە هیچ شێوەیە دیگۆ ڕازی نین لەسەر ئەوەی کە سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردرێت ئەبێ سەرۆکی هەرێم لەلایەن گەلەوە هەڵبژێردرێت ئەی باشە چۆن چاکسازیەک دێت تۆ جارێ ئەوە دوتنەوەی گۆڕان ئەو پرۆژەی پێشکەشکردەوە کە سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردرێت نەک لەلایەن گەلەوە بەڵام ئەوە دەوان پارتی ڕەتیەکات ئەی لەمەشە بەڕای تۆ کاوڵەتی کاریمی کوردستان ئەمەش پرسیارێکی جدی ئێستا ڕۆژانە باسەکە مادەم تو درک بەوەیەکێک ئەم پرسە هەیە و قسەی لەسەرێکرێ پرسیارێکی لە بەرزستانەکەین لە پەرلەمانی کوردستان سەرۆکی هەلبەژێ بە دەنگانی پەرلەمان ئەن لەڕێی ڕاستەوخۆی گەلی شێر دەنگ بدا بۆ هەلبژان ئەوەی هەردووکە لە چارچەی پرۆسێکی دموکراسی نییە بەڕای تۆ چ جیاوازیان هەیە نەکرد ئەگە سەرۆکاتی ئەگە سەرۆکی هەرێم لەلایەن گەلەوە هەڵبژێردرێ ئەو گادەی سەرۆکی هەرێم ئەگەوێتە سەرۆکی پەرلەمانەوە هیچ ساوێک بۆ پەرلەمان ناکات بەڵام ئەگە سەرۆکی هەرێم لەلایەن پەرلەمانەوە هەڵبژێردرێ ئەو کاتە سەرۆکی هەرێم ئەگەوێتە ژێر دەستی پەرلەمان و هەر کاتێک کە سەرۆکی هەرێم هەڵەیەکی کرد پەرلەمانی کوردستان ئەتوانێت لێپرسینەوەی لەگەڵ بکاوە بە دەنگی ئەندا پەرلەمانەکان باڵێ کاگرایگوێس باڵێ سپاس باڵێ دەشتی لە دوکان فەرموو باڵێ کاکە چۆنی سەرچاوم دەستخۆشی و بەرنامەکە لێ دەکەم بەڵام ئایا هەرە و کاک مەسعودە نەبوو 170 دەنگەکانی هێناو ئەگەر داواکاری شمێوەیە بۆ ئێوە هەتا ئێستا باسی ئەو کێشانەی بەغدایە بە هیچ شێوەیەک لەسەر کەناڵەکەی ئێوە ناکرێت بەرەزان ئەو کایک دەشتی ئەو هەندە باسی کێشەی بەغدامان کردو ئەو هەندەمان کردو زۆر جەربینەری وەکو تۆڕە بۆڵێ کایکە بەسە هەتا برادەری نمونەیەک لە بیرمەوە بزانم لە بەردەڕەش بوو وتی ئەوەندە باسی مالێکی یەکێن لە ماڵەوەکە کارەبا دێت مناڵەکان ماڵی ئەوە مالێکی یاد ئەنی ئەوەندە باسێکێن ئێستاش یان کرد بینەرێکی ئێمە بێمە زۆرترین باسمان لەسەرەوە کردو فەرموو والله معدل بيناديه يعني مقدور بس مثلا يعني ينبو كصحافه انا والله خلق ديار ايمبوا بله سپاس بۆ تۆش علی لە کەرکووکەوە فەرموو علی وارە باش بە قوربان سەرچاوم دەستخۆشی لێکم برا جوانەکەم وڵی بینیمێ لە زۆربەی پەیوەندی ئەم دۆست برادەرانی کە تەلەفۆنەکە برا جوانەکەم زۆر سەیرم پێدیە لە پیۆنجیان ئەگەر بەفر ببارێ ئەڵێن هەر خەتە جەنابی سەرۆکە ئەگەر باران ببارێت شتێبێ ئەلەوێ ینی سور ئەو نییە بودجە ئەگرێتە دوو کەرتەوە ینی سەیر بێ یان هەندێک کەس باش چاپسازێک ئەی بەڕای تۆ کاک عەلی بەڕای تۆ کاوڵاتیەک کە بێگومان کە تو بەرپرسی لە خێزانەکەت هەر کێشەکە بێ فعلەن بەرپرسەرەتی یەکەم بوتەگەرێت پێت هەلاریمی کوردستان ئەگەر بەرپرسی یەکەم خەڵێکی گلەی لەوە نەکە لەسەر ڕەوشەکە بەڕای تو کێ بەدیل هەیە گلەی لە چێ دیکە بکە ئێستا خۆ هەمومان باشە زانی براکەم ئەو هەموو کەسەی کە ئێستا تەلەفۆنەکە زۆربەی زۆریان ئەندام لە ئەنگەری گۆڕانن ئەوان ئەڵێ چاکسازی باسە با گۆڕان لەناو خۆی چاکسازی بکات کە تەنانەت هەڵبژانی باشی ڕەفرانەکانشیان بە شێر و خەت کراوە کاکە ئیجە چی چاوەڕوانی لە گۆڕانکردنی ئەو خەڵکە ئەزانین دۆست لە ئەنگەری گۆڕانن يعني بيوز أو نقص جنايب سرو الشخص يكل لنا همو شيانة ديار إنك أي بزور أي بيوم شتوين دا بزين النشرام صفصي ما رقامة في أخلاق ما رقامة في هذا ما وكو كل بارتي كي بشرة وكو خمسة جدو صوز بيمان أي با أو يعني دام لنا تلفونه أي با هنشتي يعني كاك علي زور سباس بسرنجي تبارزان روشكة بالي بارزان روشكه ئەمەیە یەکتر حتا جادە گەلەجار ڕخنە یەکتر قبول ناکە کە لایەنێک ڕخنە لە لایەنێکی دیکەی کە تاوا لای نەواسەکە ئەمە کۆتایی ڕەوشەکەی ئەو شتەشە نوش دروستە بێویتر ینی لە ئێستا دەبوو دیالوگی کراوە لە شاری کوردستانی نیە لە بینی هاوڵاتیان لە بینی ئەندام و لایەنگرانی ئەم حەزبەوە لە بەرنامەکەی خۆ پیشانەدەن بەرحاڵ لەسەر تەوەری ئەمڕۆمان بێگومان جێتان لێبوو کە زۆربەی زۆریان ڕەشبین بوون لەسەرەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستان هەیە هەم ئەیانوت کە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بەڕێوەبەرانی ئەم هەرێمە ئیرادەی چاکسازیانە هەم ئەیانوت و پۆزیسیۆنە و پێویستیش لەسەر نەکە فعلەن چاکسازیەکی ڕێشەی لە هەرێمی کوردستان بێتەکردن بەڵێ هێژان ئایا کی بەرپرسە و چاکسازی نێتەکردن وەکو دەبێژن ڕەوشە ڕاگرتی هەرێمە کوردستانێ لەوێ ڕەوشە بێتە دەربازکردن و کوردانیەک گوتارە خۆی بە استراتیژیەکی خۆی بەشە بە بەرنامەی خۆی زەڵالە بۆ هەموو دنیای لەسەر بنەمایەکی بەرژەوەندین نەتەوی نیشتیمانی تێدا پاڕاستی بەبرایەوە کی بەرپرسە ژێ ئەف چاکسازیە بێتەکردن ئەم کی بەرپرسە کو نێتەکردن
بله حتی صبحی ام توارکی گرمتر دا بگو من ویر خدمتات کنی بار باش